لە ناو مێژووی هەڵەبجەدا و لە پاڵ ناوی هەڵەبجەدا زۆر جار ناوی دەهێنرێت. لە ساڵی 1905دا قایمقامی هەڵەبجە بووە. دەسەڵاتێکی فراوانیشی لە سەردەمی عوسمانیەکاندا هەبووە. ئەو عادیلە خانمە. فیدای ڕوخساری ئاڵت بن ئەڵێی خورشیدی تابانە، بەڵاگەردانی باڵات بم وەکو شم شادی بوستانە. بۆ باسکردن لەلایەنە جیاوازەکانی ژیانی یەکەم دیداری نێودەوڵەتی عادیلە خانم بە بەشداری نووسەران و ڕووناکبیران لە هەڵەبجە بەڕێوەچوو. عادیلە خانم ژنێکی هەڵکەوتوو و پێشەنگ و فەرماندار و خانەدان و دایکێکی مەزنی لە قۆناغێکی هەستیاری نەتەوەی کووردا. ئێمە وەکو ئەم فیگەرەمان وەرگرتووە کە لەسەری بۆستین قسە بکەین، توێژینەوەی لەسەر ئەنجام بدەین، هاوکات لەسەر کوڕەکانی ئەحمەد موختار بەگی جاف و تایر بەگی جاف و عەیزت بەگی جاف ئەمانەی شایستەی لەسەر وەستان و قسە لەسەرکردنن. بەم دیدارە ئەمانەوێ خزمەت بە مێژوو و کولتوری نەتەوەکەمان بکەین. لە هەڵەبجە ئێستاش قایمقامی قەزای ناوەندی هەڵەبجە هەرژنە. ستایشی کاروباری بەڕێوبەرە ژنەکان دەکات و دەڵێ کاروباری ژنان ورترە لە کاروباری پیاوەکان. ئێمە ژێستە وەکوونەوەی عادیلە خانم سەیری خۆمانەکەین. خۆشحاڵین کە ڕابردوومان عادیلە خانمی تیا بووە و هەر ئەو ڕابردووەشە ڕەنگی داوەتەوە بۆ ئێستا کە پارێزگای هەڵەبجە جیاواز لە ناوچەکانی هەرێمی کوردستان ژن پێگەی خۆی هەیە، ژن قسەی وەرئەگیرێ. ساڵانێکی زۆر لە هەڵەبجە گۆڕی عادیلە خانم دیار نەبووە. سەرۆکی شارەوانی هەڵەبجە کە ئەویش هەرژنە گۆڕەکەی دۆزیوەتەوە و جارێکی دیکە بنیاتی ناوەتەوە. بەڕاستی من بۆ خۆم وەکو کەسێکی چالاکەوانی بواری ژنان و کە باسی ئەوەش بووم کە من خەڵکی عەبابێلیم، بەڕاستی بۆ خۆم پێم شەرم بوو کە نەزانم ئەو گۆڕە لەکوایە. بۆیە دوای بەدواداچوونم لەگەڵ ئەو کەسایەتێ بە تەمەنانەی کە لە هەڵەبجە ماوە لە عەبابێلیا ماونەتەوە لەگەڵ ئەنجومەنی گوندەکە هەر ئەو ڕۆژە من بەیانەکەی تقریبا نزیکی سەعات ئەو ناوبوو. پاژنێڕۆ دوای دەوام سەعاتێک ڕۆشتم عەبابێلی و لەگەڵ ئەو برادرانە قسەم کرد، وتیان بالفعل هەیە ئەوەی ئێمە بزانین لە خوار گۆڕی ئەحمەد موختار جاف و تایر بەگی جافەوەیە، بەڵام ئەبێ بیدۆزینەوە کارگوزارەکانی شارەوانی بکەم کە هاوکار بوون لەگەڵ ماو لەسەر کولفەی بەندە توانین گوڵکۆکەی بۆ دروست بکەینەوە ئەگەرچی لە ئاستی ئەوانیان. عادیلە خانم کچی عەبدولقادری ساحیب قڕانە و لە ساڵی 1959 لە شاری سنا لەدایک بووە. ساڵی 1995 لەگەڵ وەسمان پاشای جافدا هاوسەرگیری کردووە. دایکی هەردوو شاعیر ئەحمەد موختار بەگی جاف و تاهیر بەگی جاف بووە. لە ساڵی 1924دا و لە تەمەنی 65 ساڵیدا کۆچی دوایی کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.